بڵێم پەتایەکی تێکەڵە لە کۆمەڵێک ڤایرۆس بە زۆریشی ئەوانەی کە لە گەورەیە تووشە بن ئینفلۆنزایە جۆری AUB ئەکرێ هەنێکی بە کۆرۆناش حساب. لە بیدایەتەوە وەکو پەتایەکی ئاسایی قورگێشەیەک و لەشدایەزران و ئارەقکردنەوە ئەمانە بێت و جاری وایە بێ بە کۆکە جاری وایە نابێ بە کۆکە جا ئەگەری تاولەرزی لەگەڵایە لە زۆربەی حاڵەتە قورسەکانە و ئەگاتە ئەوەی جاری وایە نەخۆش تەنگە نەفەسیش بکات پێویستی بەوەی بێکە ئۆکسجینی بۆ دامرێ واتە ڕێژەی ئۆکسجینی لە لەشادا ئەبەزێ ئەگەر ئەمە حاڵەتەکان بڵێن بەرەو پێش چوون بەخۆی بینێ. ئامی خەڵک نییە بۆ هەموو خەڵک بێ زیاتر ئەوانە پیرەکان یاخۆت ئەوانەی کە بەرگری لەشیان لاوازە یاخودەوانەی نەخۆشی شێرپەنجە یاخود لەسەر بڵێن چارەسەری کیمیاوی ئەوانن بەگشتی ئەوانەی کە بەرگری لەشیان لاوازە مەترسی بۆ سەر ئەوان هەیە. ڕێژەیەکی کەم هەبووە کە پێویستیان بە داخڵبوون هەبوو بێت لە ماوەی پێشوە و ئەتوانم بڵێم تا ئێستا لە ناو سنتەری نەخۆشخانەکانی ئێمە هیچ حاڵەتێکی ژیان لە دەستدان نەبووە بەهۆی ئەو پەتایە کە ئێستا بڵاوە بەڵام ئەگەری ئەوەش هەیە کە ڕووبدا. ئەمانە زیاتر لەم فەسڵانەیە یاخود لە وەرزانەیە گەشاکەن و بە تایبەتی سەرماکە کە بەرەو وشکی بڕوا و میدیایەکی باشە بۆی کە ڤایرۆستیا گەشە بۆیە بە تایبەتی لەم 2 هەفتەی ئایندا یاخود هەتا ئەم سەرمایە کۆتاییەت خەڵک باشترە ئاگای لە خۆی بە خۆی پارێزێ پێویستە کە تۆ هەستی کرد بە نیشانەکانی پەتا زوو هەم چارەسەر وەرگری هەم ڕێنمایە تەندروستی خۆپارێزەکان جێبەجێ بکەی بە تایبەتی خۆت بە دوور بگری لە قەرەباڵغی و ماسک بەکاربێنی بۆی خەڵکی کە توش نەکەی. ئەگەری کۆرۆنا لە هەموو کاتێکا هەیە چکە کۆرۆنا ئەو قورسی پێشووی تێپەڕان مەگەر جارێکی خۆی بگۆڕێتەوە جینە وەکو پەتایەکی وەرزی لێ هاتووە ینی نیشانەکانی لەگەڵ ئەنفلۆنزا هاوشێوەن بۆیە بەڕاستی زۆر ئەو هینە نییە ئەو مەترسیە گەورە نییە.